یەکێک لە پیاوچاکان وەختێک ئەو ئاەتەی خوێندەوە دەستی کرد بە گریان. کام ئاەت؟ خوای گەورە دەفەرمێ وەسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. گوتیان باشە بۆچی دەگرێت؟ خۆ ئەو ئاەتە باسی پانی و فراوانی بەهەشت دەکات. گوتی جا بە من چی ئەگەر من نەمتوانی بێجێ پێیەک بۆ خۆم دەستە بەرکەم لەو بەهەشتە و شوێن پێیەکم نەبێ لەو بەهەشتەدا. ئای ماشەڵڵا، چاکەکاران و لە خواترسان پیاوچاکان لەگەڵ چاکەکاریشیاندا هێشتا ترساون، بەڵام جۆرە کەسانێک هەن، خەڵکانێک هەن ئەوڕۆ دەستیان لە گوناه و تاواندایە و گوناه و تاوان دەکەن، ناشترسێن و باکیشیان نییە. دەی وەریا بای ئینسان، خوای گەورە کە باسی فراوانی بەهەشت دەکات دەفەرمێ ئوعیدەت للمتەقین. ئەو بەهەشتە بۆ کێ ئامادەکراوە؟ بۆ کەسانی تەقوادار و چاکەکار. کەواتە ئێمەش کە بمانەوێت لەو بەهەشتەدا شوێن پێمان هەبێت و شوێنمان دەستکەوێت، دەبێت چاکەکار و تەقوادار بین. بەخوا بزانە ئەی ئینسان، ئەگەر لەو دنیاەدا نەتوانی بێت خوای گەورە لە خۆت ڕازی بکەیت، هەرچەندە لەسەر دۆشەکی ئاوریشمیش بخەوی و لە کۆشکی زۆر بەرزیشدابی، بەخوا ڕۆژێک دێ دەکەویە ناو درک و داڵ، دەکەویە ناو ناخۆشی و لێت دەقەومێت و ئەو کاتە تووشی سزا دەبێت.